بەشیسان لەم تۆرەدا باس لە ئازاری پشت و ئازاری مل دەکەین. ئێمە دەپرسین هۆکارەکانی ئازاری پشت و ئازاری مل خۆی لە چیدا دەبینێتەوە، تەمەەن چۆن ڕۆڵە بینێ، شێوازی ژیان چۆن ڕۆڵە بینێ و هەروەها چارەسەرەکان و بەگشتی خۆپارێزیەکانیش لەم تەوەرەی ئەمڕۆدا لەگەڵ دکتۆر ئاراس عوسمان بارامی، هەروەها پسپۆڕی ورد لە نەخۆشیەکانی و نەشتەرگەری بڕبڕەکانی پشت کەڕاستە خۆ لە ستۆدیۆکانمانەوە لەگەڵمانە. دکتۆر بەخێر بی. زۆر سپاس. سپاس بۆی لەگەڵ ئێمەی. سپاس. تور ئێستا گەنج و پیر و مناڵ هەموویە ناڵێنە بە دەست ئازاری پشت و ملەوە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی لە مرۆڤ نەخۆش بۆ نەخۆش ئەگۆڕێ. چەنە ئازاری هەیە، ئازارەکەی ڕۆژانەیە لە کاتی دانیشتنایە. ئەگەر ئازارێکی کەم بێ زۆربەی جار خۆی چاکە بێ، ئازارەکە چاک نەبێت پێویستەکە سەردانی نەخۆشخانە بکە. بە تایبەتی تەمەنی سەر و 40 ساڵ ئازار زۆرە، مناڵ زۆر کەم سەردانەکە. ئەگە مناڵ ئازاری هەبێ ئەوە کێشەیەکی تەندروستی هەیە. لە تەمەنی 30 بۆ 40 ساڵیش هەر ئازار زۆرە، چکە لەو تەمەنە بڕبڕەکانی پشت دەست بە پیر بوو نەکەن. ئەمانە هەمووی کاریگەری هەیە. زۆر باشە. دکتۆر ئێستا گەنجانیش ینی دایمە بەدەستی ئازاری پشت و ملەوە ئەپۆڵێنن، ینی گەنج بۆچی پشت و ملی بێشێ؟ ئەکرێ بڵین ئەم ئازارە نیشانەیەکە بۆ جۆرە نەخۆشیەک یاخود سکاڵای نەخۆشیەکە کە بە ئێمە دەڵێ گرفتێکە هەیە و بۆیە پشت و ملە یەشێ با بڵین. ڕاستە. خۆی ما بێت جای بکەینەوە. زۆربەی ئازارەکان بەهۆی نەخۆشیەوەیان هەڵەیەک نییە لە بڕبڕەکانی پشتە، بە سندێکی بەهۆی نەخۆشیەوەیە. ئەگەر ئازارەکە زۆر بێ کاریگەری بکاتە سەر ژیانی ڕۆژانە و خەوتن و چەند هەفتەیەک تێپەڕێنێت چاک دەبێت، پێویستە و نەخۆشانە سەردانی پسپۆڕ یان نەخۆشخانە بکەن بۆی پشکنینی بۆ بکرێ. لە پشکینانە زۆربەی دەرەچێت کە هیچ نەخۆشیەکی نییە یان هیچ هەڵەیەک لە بڕبڕەکانی پشتیان نییە. ئەو وەختا بێ نەخۆشەکە بەخۆیان بچێتەوە ڕۆژانە بزانێ ئایا هیچ هەڵەیەکەکە لە ژیانی ڕۆژانەیە. بێگومان ئێستا دانیشتمان زۆرە وەک لە جاران ئەگە بەراوردی بکەین. ڕۆژانە 8 ساعت 10 ساعت ئەمە زۆرە بۆ دانیشتن کە کاریگەریە کاتە سەر بڕبڕەی پشت و ئازار دروستەکە. بەس ڕێژەیەکە بەهۆی نەخۆشیەوە، ئەوەش گرنگە کە نەخۆش سەردان بکە بۆی جیاوازی بکە، ئەگەر نەخۆشیە بێ چارەسەر بکرێت. بە نیشانەکانە نەخۆش خۆی توانێت جیاوازی ئەو بکە کە ئەمە نیشانی نەخۆشیەکە یان بەهۆی مامەڵەکردنێکی هەڵەوە ئازارەکەی بۆ دروست بووە؟ نەخۆش ناتوانێت زۆر زەحمەتە نەخۆش بتوانێت خۆی جیاوازی بکە ئایا ئەمە نەخۆشیە نەخۆشی نیە. ئازارێ گەر لە 4 هەفتە لا بە کاریگەری بکاتە سەر خەوتن ژیانی ڕۆژانە، پێویستە سەردانی پسپۆڕ یان نەخۆشخانە بکە بۆ ئەوەی بۆی ڕوون بێتەوە ئایا ئەمە نەخۆشیە یان نەخۆشی نییە. دوو ئەسکە لەگەڵ خۆت هێناوە بۆ ئێمە بینەرانی شەرحکەی با بڵین لەسەرەوە بۆمانی ڕوونکەیتەوە زیاتر ئازار و بڕبڕەکانی پشت و مل. خۆی ئەڵێ کاڵین ئازاری پشت زۆر ئەگرێتەوە، بەشی پێشەوەمانەیە بەشی پشتەوەمانەیە. ئەو وەختا بێت جیاوازی بکەن ئایا پشت بڕبڕەکانی پشتە یان بەشەکانی ترە. چکە هەندێک نەخۆشیە بەرومنە هەوکردنی سیەکان، هەوکردنی گورچیلەکان، ئەمە ژۆکو هەندێک نەخۆشەکو ئازاری پشت هەستی پێەکە. جایەکی لە ئیشەکانی پسپۆر ئەوەیە جیاوازی بکە ئایا ئەم ئازار لە بڕبڕەکانی پشتەوەیە یان لە کۆئەندامێکی ترەوەیە. کە بۆمان دەرەکەوێت لە بڕبڕەکانی پشتەوەی ئەو وەختە بڕبڕەی پشت ئەگەر باسی توێکاری بڕبڕەی پشت بکەین دابەژەکرێ خۆی بڕبڕەی پشت بەرانی کەمەوە 32 بڕبڕەیە. ئەوەی کە زیاتر لە جوڵەی تایە 25 بڕبڕەیە، 7 لە ملایە، 12 لە بەشی سنگایە، 5 لە بەشی کەمەرە. ئەو بەشانە زۆرە جوڵێ و بۆ هەیە ئازار دروستکە. کام بەشیان زیاتر ئازارەکەی بۆ دروستە بێ؟ بێگومان بەشی کەمەر زیاتر ئازاری لەسرە، چکە هەموو پەستان و قورسایی لەش لەسەر ئەم بەشەیە. بەشی ملیش چکە قورسایی سەری لەسرە و جوڵەی زۆرە لە دوای کەمەر بەشی ملیە. بەشەکانی تر زۆر دەگمەنە ئازاری تیان ڕوو بدا. ئەکرێ ئازارەکە لە کەسێکەوە بۆ کەسێکی کە ڕێژەی ئازارەکە گۆڕانکاری بەسەردا بێت؟ بێگومان ئێمە هەچ کەسێ شێوەی لەشی جیاوازیە، هەستی بۆ ئازار جیاوازە، بە پێی نەخۆشیەکەش جیاوازە. ئیشی ئێمە وەکو پزیشک ئەوەیە کە بزانین ئایا ئەو نەخۆشە هەڵەیەکەیە لە پشتیان لە کۆندامەکانیان یان نا. ئەگەر هەڵەیەکە بێ نەخۆشیەکە بێ چارەسەریکەین. بە زۆر جار پشکنینی بۆکەین بە وێنەی موغناتیسی ئەبینین هیچ هەڵەیەک لە پشتیان نییە.
ئەو وەختە چارەسەرەکە ڕێنیماییە و نەخۆشەکە خۆی زیاتر چارەسەریەکە. تۆ زۆرنی تشخیصکردنەکانە خستەوە سەر ئەستۆی پزیشکەکان، بەڵام زۆرجا زۆرێک لە ئێمە پشتمانێشێ بەس هەمالمان کردو با بڵێن گوێی پێنادەین و ئەڵێن دی ئازارێکە و لاوانێ شتێکی هەڵم کردبێ. با پرسیارەکە لێرای ئەو بێ دکتۆر کەی بچینە لای پزیشکی پسپۆڕ. ئەگەر ئازارێ بەردەوام بێ زیاتر لە 4 هەفتە بۆ 6 هەفتە ئازارەکە هەر بەردەوام بێ پێویستە سەردانی نەخۆشخانەیان پسپۆڕی بڕبڕی پشت بکرێ. بەس ئازارێ سەعاتێ بێت و سەعاتێ بڕوا و نەخۆشەکە چەند ڕۆژێک ئازاری نەبێ ئەو پێویست ناکە سەردان بکە یان لە یەکەم ڕۆژە. ئازاری واشێ هەر لە یەکەم ڕۆژە زۆر بەهێزە نەخۆشەکە ئەکاتە گریان ئەوە بێگومان سەردانەکە زووتر. بابێنە سەر ئەو مامەڵانەی کە ئێمە ڕۆژانە ئەیکەین و ئەشێ هۆکارێک بێ بۆ ئازارەکان لە ملەوە دەست پێەکەین زۆری نەمان ملمانە تاقێنین دکتۆر. چێڵی لەسەر ئەمەوە کۆ پزیشکیەکانی ئەمە دروستە ملتەقانن چییە؟ ملتەقانەگە نەخۆشەکە خۆی بیکە کێشەیەکی وانە بەزاریان نەخۆش سەردانی هەندێ ئەوانەی کە بڵێن ئێسقانەگرنەوە ئەوانە ئەگەر مرۆڤێکی تر بیکە مل مەترسی زۆرە بە تایبەتی چکە مل هەستیارە ئەگەر یەکێکی تر بیتەقێنێ بۆ هەیە زەرێ بە دەمارەکانی بگەێنێ. بەزەگە نەخۆشێ خۆی بیکە و کێشەی وای بە بەرداوامی جاری وایە لە ڕۆژێکا 3-4 جایی تەقێنن یانی ناتوانین بڵێن ئەوە کێشە دروستەکە. ناتوانین بڵێن دروستەکە؟ بەڵێ بەس باشترین چارەسەر بۆ ئازاری مل و ئەوانە ئەبێ ئەو مرۆڤە بەخۆی بچێتەوە نەخۆشە. ئایا هەڵەیەکەکە ڕۆژانە 8 سعات 10 سعات دانیشێ لەگەڵ مۆبایلەکە یان لەگەڵ کۆمپیوتەرەکەی بێگومانەوە ئازاری ماسولکە و پشت دروزەکە. بابێنە سەر پشتیش ئەتەقێنرێ هەندێک جار کەسەکە خۆی ئاو خۆی سوڕێنێ هەندێک جار قورساییەک ئەخاتە سەر پشتی جاری وە هەیە باوکێکە کچەکەی کوڕەکەی ئەخاتە سەر پشتی لەسەر ئەمە چێڵی. ئەگەر باسی بەشی کەمەر بکەین و بەشی سنگ ئەگەرێکی توش بی تەقێنێ کێشەیەکی وانە چکە توانای زۆری هەیە بە ئاسانی عەزێتی ناگا. شتێکی ئاسایگە نەخۆشەکە پێی باش بێ ئاساییە. دکتۆر زۆر وتە با نەخۆش بەخۆیان بچێتەوە بزان چی شتێکی هەڵاکە هەڵەکان چیەکە وا لێ ماکام ئازارە نەمان بۆ دروست بێت؟ هەڵەکانەوەیە خواکە مرۆڤی دروست کرۆ بۆ نییە کە 24 سعات دانیشە یان کێشێ قورسایە کەلگرێ لە توانای خۆی زیاتر بێ. ئەو نەخۆشە توانێت بیر بکاتەوە ئایا مەسەرەن لە بەیانیۆ تا ئێوەرە چی کردووە. زۆربەی جار خۆی لەوانەیە بۆی دەرکەوێت ئازاری پشتەکەی یان بڕڕەکانی پشتی هیچ چییە. دانیشتێکی زۆر چەند سەعاتێ بۆ هەیە ئازار دروستکە ماسوولەکانی لاگەکە بڕڕەکانی پشتی لاگەکە. ئەمە خۆی لەشی ئینسان وەکو ئاگاداریەگە بە مرۆڤەکە ئەڵێمە تۆ هەڵەیەکی. باشە نەک تەنها دانیشتن شێوازی دانیشتنەکە و ئەو شوێنەشی کە لی دانیشی گۆڕانکاری بەسەردا بێ ڕۆڵە بینێ لە ئازارەکەدا. بێگومان شێوەی دانیشتن هەمووی کاریگەری هەیە ئەو کورسی لەسەری دانیشی چۆن بێت کورسێکی کە لەسەری دانیشین با بڵێن ئەوە خۆی زانستێکە لە خۆیە وەکو چۆن جل و پێڵاو لە مرۆڤ بە مرۆڤێک بە پێی بڵێن درێژایی و گەورەی فەرقەکە کورسێکی بچوو کورسێکی گەورە بە پێی مرۆڤ فەرقەکە. ئەگەر مرۆڤێت چەند سەعاتێکی زۆر دانیشە ڕۆژانە بێ کورسێکی تایبەتی بۆ دروستکرێ هەیە پسپۆڕی ئەوەی هەیە. زۆر چاکە دکتۆر هەنێجار بم شێوازە خۆیانێن بەسەر ئەو شتەی کە بۆ نمونە بەکارهێنن مۆبایل لە لاپتۆپ بۆ ماوەی چەند کاتژمێرێک ئاوها بە کۆمی با بڵێن دائنیشن. ئەمە شێوازێکی دانیشتنی دروستەیان پێویستە کەسێکی دروست و کەسێکی با بڵێن تەندروست و کەسێک کە خۆی ئازاری پشتی لەگەڵایە چۆن دابنیشێت. نێکتر دانیشتنەکە خۆشم لەگەڵ چاک کرد دکتۆر. بێگومان دانیشتن بە شێوەیەکی هەڵە بۆ 10 دقە 20 دقە نیم سەعات کاریگەری نییە. بەزەبێ ئەومان بیر نەچێت کە سەر کێشی 5 بۆ 6 کیلۆیە. سەردانەواندن بۆ مۆبایل و کۆمپیوتەر لە سەعات لابا وای لێکە کە ماسوولەکان هیلاگە بن و ئازار دروستەکەن. ئەوەش ئاگاداریەگەیە بە مرۆڤ کە ئەو دانیشتنە هەڵەیە. چی سەبارەت بە شێوازی خەوتن بە تایبەتی سەرین باباس بکەین زۆر قسە لە سەر سەری نەکرێ ئەبێ سەرینەکە و نزم بێ ئەبە سەرینەکە و تۆبی بێ سەرینی کوردیشمان هەیە ئەمانە هەمووی پێویستە چۆن جیا بکرێتەوە بۆ کەسێک کە هەم تەندروست بێ هەم کەسێکیش نەخۆش بێ وەکو خۆپارێزیەکی پێشوەختە با بڵێن بۆ کەسە تەندروستەکان. بەڕای من سەرین هیچ کاریگەریەکی نییە. هەمومان بە شێوەیەک ڕاتین سەرینێکی تایبەتی لەسەری بنوین
ئەوەی کە نەخۆشەکە پێی مرتاحیانە مرۆڤە کاریگەری نییە. ئەوەی کە باز دەکرێت زیاتر بۆ بڵێن بۆ ڕیکلامەوە شتانە هەندێک کۆمپانیانە دۆشەکەکان یان سەرەکانی خۆیان فرۆشن ئەو کۆمپانیان ناکەن. بەس شێوەی نووسن مرۆڤ خۆی چۆن ڕاهاتوە ئان نوێ ئەوە کاریگەرێکی وان نییە. لە کاتیشە کە مرۆڤ لەسەر تەخت پاڵەکەوێ هیچ پستانە نییە لەسەر بڕبڕەکانیش پشت. ئەوەی کە کاریگەریە لە وەختی دانیشتن و وەستان و هەڵگرتنی کێشی قورسایی زۆرە. زۆرجار هەنێجار بەلای ئەخەون هەندێک جار بەدەمان کەسێک ئەخەوێ هەم کەسەرینەکەی کاریگەری نییە ئەو ئیسفەنجەش یاخود ئەو شوێنەی کە لە سەرێ خەوێ ئەویش کاریگەری لەسەر دروست ناکە؟ ناتوانین بڵێن کاریگەری هەیە ئەو مرۆڤە چۆنی پێخۆشە توانێ وا بنوێ ئەو کاریگەریەکی وانە لەسەر کێشەی پشت. دی باشە بە باسی پێڵاو بکەین دکتۆر. بۆچی باسی پێڵاوی بنبەرزی خانمانەکرێ باس لەوە دەکەین زۆر جار چینە دوکانەکان ئەڵێ ئەمە پێڵاوێکی توبیە پێڵاوی توبیە یان پێڵاو هەر پێڵاوە گەر لە پێ بکرێ. بەڵێ پێڵاوی توبی هەیە. پێڵاوی توبی بە شێوەیەکی گشتی بۆ ئازاری قاچە نەک بۆ پشت. ئەگەر پێڵایە زۆر ڕق بێ ڕۆژانە بە پێوە مرۆڤ بوەستێ چەند سەعاتێکی زۆر ئازاری پێکان دروزە بێ بۆ پشت کاریگەرێکی وای نییە. پێڵاوی بەرزیش ئەگەر ڕۆژانە زۆر بەکاربێنە 8 سەعات هەموو ڕۆژێ بێگومان کاریگەری لەسەر هەموو لەش هەیە. بەز ڕۆژانە چەند سەعاتێ پێڵاوی بەرز بەکاربێنێ ناتوانین بڵێن کاریگەری لەسەر ئازاری پشت دروزەکە. با بینە سەر چینی وەرزشوانان. وەرزشوانان معڕزن بۆ ئازاری پشت ئەگەر بە شێوەیەکی هەڵە وەرزشەکان ئەنجام بدەن؟ وایە ڕاستە پێش هەموو شتێ وەرزشکردنی باشترە وەک لەوەی کە نەیکەی. کە وەرزشی کرد بێگومانە بێ بزانین چ وەرزشێکی بە شێوەیەکی ڕاست بیکەیت تەکنیک هەیە. ئەوەی کە بڵێن لە هۆڵی یاریگەکان نەکرێ لەوێ دایما بڵێن مامۆستای لێ تەلەبەکان فێرەکە چۆن ڕاضە بکەن. ئەبێ لە سەرەتادا کێشێکی کەمدا قورسایەکی کەم پێ بکرێت تەمرینەکان وردە قورسایەکە زیاد بکرێ. زۆر جا پشتێن و شت ئەبەسترێ ئەمانە فالەن سوودیان هەیە یان هەت بۆ مەنزەرە با بڵین. پشتیان لە کاتی هەڵگرتنی قورسایی زۆرە بێگومان سوودی هەیە. سوودی هەیە بڵێ. زۆر باشە دکتۆر. ڕاهێنانێکەیە شێوازێکی وەرزشەیە پێویستە ئەو کەسانە ئەنجامی بدەن کە گرفتێکیان لە پشتیاندا هەیە؟ بێگومان ئەو نەخۆشانەی کە سەردانمانەکەن پشکنینیان بۆکەین کە ئازاری پشتیان هەیە یەکێ لە پشکینەکان ئەوەیە کە بڵێن وێنەی موگناتیسیان بۆگرین هەندێک زۆربەی جار هیچ هەڵەیەکی تیان نادۆزیێنە نەخۆشیەک بەس نەخۆشەکە ئازاری پشتی زۆرە ئەو کاتە ئێمە وەرزشیان بۆ دانین وەرزش بە پێی بەرنامەی تایبەتی بە تایبەتی بۆی ماسوولکەکانی کە دەوری بڕبڕی پشتە بەهێزیکە بۆی هەمووی قورسایی لەشی نەچێتە بڕبڕەکانی پشتی. خۆپارێزیەکان خۆپارێزی پێشوەختە و هەروەها چارەسەرەکان لە کاتی توشبوون بە حاڵەتەکە چۆنە بۆ حاڵەتە جیاوازەکان یان تۆ لەسەر تا قسەکانە وتت پشتێشە هۆکاری جیاوازی هەیە لە کەسێکەوە بۆ کەسێکی کاگۆڕە بەڵام بەگشتی چارەسەرەکان خۆیان لە چی قاڵبێکا بیننەوە. چارەسەر پێست هەموو شتێکەوەیە کە مرۆڤ خۆی لەوە بە دروخە کە ئازاری پشت دروزەکە هەڵگرتنی قورسایەک کە لە توانای ئەو مرۆڤیانە بێ هەڵگرتنەکەی بە شێوەیەکی غەڵەت بۆ هەیە کێشە لە پشتا دروستکە. دوای ئەوەش ئەبێ مرۆڤەکە توانای خۆی بزانێ وەرزش بۆ هەمومان گرینگە بۆی کە لە تەمەنی پیریا تووشی ئازاری پشت نەبین. ئازاری پشتی شەندێجار کە بەهۆی نەخۆشیە زیاتر بۆ ماوەیە داخورانی جونگەکانە هەندێجار نەخۆشی ڕۆماتیزمەیە ئەوان هەمووی کاریگەری هەیە. قەستەڕەیە پلازما چیە لە چارەسەرکردنی ئازاری پشتە؟ پرسیارەکە زۆر باشە زۆر نەخۆش ئەو پرسیارانمان لێکەن هەندێ چارەسەر هەیە کە پێڵان قەستەرە یان پلازما پێش هەموو شتە ئەبێ بزانین هۆکاری ئازاری نەخۆشەکە چییە؟ هەند زۆربەی جار هەڵەن نییە لە بڕبڕەکانی پشتە ئەو وەختە پێش بە قەستەرە و دەرمان و ئەم شتانە ناکە وەرزشە دوورکەوتنەوە لەو هۆکارانی کە ئازاری پشت دروزەکە. بەسەندێ جار بەهۆی نەخۆشیە بزانین نەخۆشیەکە چییە؟ نەخۆشی بە نەخۆشی چارەسەری جیاوازە. بەس بڵین بۆ نمونە قەستەرە یان پلازما بە نەخۆش ئەمە هیچ توێژینەوەیەکی زانستی نەیتوانێت پیشانی با کە دەورێکی هەیە زیاتر وەرزش دەرکەوتۆ کە دەوری هەیە بۆ ئازاری پشت. باباسی نەشتەرگەری بکەین لە چ کاتێکا نەشتەرگەری ئەنجامەدرێ و بۆ چ کەسێک ئەنجامەدرێت و بۆ چ کەسێکش ئەنجام نادرێت دکتۆر؟ ئەو پرسیارەش زۆر لە جێ خۆیەتی پێش هەموو شتێک وتمە بێ بزانین هۆکاری ئازاری پشت چییە؟
هەندێک جار دەرەکەوێت کە هەڵەیەکە یان نەخۆشیەکە جاری وایە نەخۆشیەکە هەوکردنی بڕبڕەکانی پشتە لەوانەیە بە دەرمان چارەسەر بکرێت جاری وایە ئەوەی کە پێڵین داخزانی کڕکڕاگە یان بڕبڕی پشت لە ژێر خۆی دەرچووە ئەمە بەپێی ئەوەی کە بڵین ئەشیعایان پشکین پیشانیەوە چارەسەری نەشتەرگەری بۆکرێ نەشتەرگەرەکان ئێستا زۆر بەرەو پێشکەوتن چۆ زۆر بە ئاسانیەکرێ و نەخۆش ئەچێتەوە دۆخی جارانی پێشووی و ئەکەوێتەوە ئیشکردنی خۆی باشە چ کاتێک نەشتەرگەرەکە ئەنجام نادە دکتۆر یاخود کەسێک مەترسی لەسەر ژیانی دروستە بێ ئەگەر نەشتەرگەرێکە بکات نەک ئەو کەسانی کە پێویست ناکات ئەو حاڵەتانە زۆر دەگمەنە زۆر کەم نەخۆشێ بتوانین بڵێن نەشتەرگەری بۆ ناکرێ ئێستا بڵێن نەخۆشخانە و تەندروستی زۆر پێشکەوتووە ئەوە زۆر حاڵەتی دەگمانە کە نەشتەرگەری بۆ نەکرێ هەموو نەخۆشەکان نەشتەرگەریان بۆ ئەکرێ ماکەکانی نەشتەرگەری بابزانین چییە؟ بەڵێ ماکەکانی نەشتەرگەری چی شتێکەیە لە دوای نەشتەرگەری وەکو خاڵێکی لاوازی نەشتەرگەرێکە لە تاکەکە بۆ ماوەیەکە مێنێتەوە نەشتەرگەری بڕبڕەکانی پشت بۆ ئەوەیە کە تەندروستی نەخۆشەکە بەرەو باشی بڕوا بە تەواوەتی چاک ببێ ئەگەر نەشتەرگەری پلانی بۆ دابنرێ بە شێوەیەکی ڕاست بکرێ بۆ نەخۆشەکە بڕبڕی پشتی باشترە بێ لە جاران و توانای وەکو ئاسایی ئەگەڕێتەوە ئێمە هیچ شتێک لەو نەخۆشانە ناڵێن میکە دوای نەشتەرگەری بۆ نمونە 2 هەفتە 4 هەفتەیەوێت تا نەشتەرگەریەکەی برینەکەی چاگە بێتەوە دوای هەیە بۆی هەموو شتێ بکە قورسایی ئیش بکە ئەو کەسانەی کە ئەرکەکەیان یاخود با بڵین کارەکەیان سروشتەکەی وا ئەگونجێ کە ڕۆژانە قورساییەکی زۆر هەڵەگرن با ئێمە نمونەی کەسانی کرێکار بهێنینەوە لێرە و ڕێز و سڵامان بۆیان هەیە لەگەڵ ئەمەدا کەسانێک کە هەندێک جار لە ژیانەنە لاوانەیە تووشی ڕووداوێکی هاتوچێ بوو بێتن لاوانەیە هەندێک جار تووشی زەبرێکی دەرەکی بوو بێتن ئەمانە چۆن کاریگەری ئازاری پشت و گرفتەکانی بەگشتی پشت و من لەسەریان ڕەنگەداتەوە ئەو کارمەندانەی کە کرێکارانەی کە ئیشی قورسەکەن ڕۆژانە ئەبێ لە ئیشەکانە دوو شت یەکەم فێر بکرێن چۆن شتی قورس هەڵبگرن بە تەکنیکی ڕاست ئەمە یەکەم شت دوم شت پێداویستیان بدرێتێ کە شتێ لە توانای خۆیان هەبێ بۆی ئامێرێکەوە شتە قورسەکان هەڵگرن بۆی ئازیێتیان نەگا ئەم دوو شتەیە باسی ئەوەی بۆ نمونە لە ڕووداوی هاتوچۆ ئەوانە بێگومان ئەو ڕووداوی هاتوچۆ نەخۆشەکە سەردانی نەخۆشخانەکە پشکنینی بۆ ئەکرێ جاریوایە شکاویە بێ چارەسەر بکرێت جاریوان نەشتەرگەری ئەوێ ئەو وەختە دکتۆر لەوێ بڵێن ڕێنمایی ئاياتێ چۆن چی بکە کەسانێک بۆ ماوەی چەند ساڵێک لەسەر جێگاکەون بەهۆی نەخۆشیەکەوە بێ بە هەر گرفتێکی تەندروستی بێ ئەمانە ئازاری پشتیان بۆ دروست نابێ چەند ساڵێک بە بەردەوامی ڕاکشا بێتن لە سەر شوێنێک بێگومانە و پرسیارە زۆر تاوە مرۆڤ ئەگەر بەهۆی هەج نەخۆشیەکە بێ نەتوانێت بڕوایان بجوڵێ لە جێگای بکەوێ بۆ زیاتر لە مانگێ ماسوولەکان بە ئەپوکێنەوە بێهێزە بن ئەگەر نەخۆشەکە هیچ کێشەیەکی نەبێت لە پشتیشە دوایی ماسوولەکانی توانایەوە نییە و نەخۆشە هەڵگرێ دوای کەوتنێکی زۆر لە چاودێری ورد یان نەخۆشیەک پێویستی بەڕاهێنانەوە و وەرزشە بۆی توانای ماسوولەکانی بۆ بگەڕێتەوە ئەم پرسیارە زۆرەکرێت دکتۆر بنی قاچە قەوسە باسی ئەما کرێەوە هەندێک جار کەسانێکەڵە من پشتم ئێشەکە سەردانی دکتۆرم کردووە و توێتی طبیعەتی جسمی تۆ وایە کە پشت زۆر قەوسە لای کەمەرەوە ئەمانە چین ئەمانە فعلەن هیچ ڕۆڵێکیان هەیە لەوەی ئازاری پشت دروست بکەن خۆی بڕبڕەکانی پشت قەوسێکی تایە قەوسێکی کەم شتێکی باشە بێ هەمومان هەمان بێ قەوسی زیادە بۆی هەیە ئازار دروستکە لە وەستانی زۆرە ئەوەش ناتوانین بڵێن نەخۆشیە ئەوەش بە وەرزش چاکە بێ بە وەرزش چاکە بێت بەنسبەت قەوسی قاسەوە ناتوانین بڵێن کێشە بۆ پشت دروستەکە زیاتر کێشە بۆ ئازاری قاز دروستەکە ئەو وەختە پێڵاوی تایبەتیە لە پێیەکرێ ئەو کێشەیە چارەسەرەکرێت ئەو پێڵاو توبەکەیە کە ئێمە باسمان کرد تۆزە پێشێستە دروست وایە ڕاستە زۆر باشە دکتۆر ببینەوە سەر نەشتەرگەرەکان با بڵێن چی نەشتەرگەریەک لە کوردستانە ئەنجامەدرێ و چی نەشتەرگەریەک لە دەرەوەی وڵات هەیە و لێرە ئەنجام نادرێ باڵێ ئێستا و نەشتەرگەریانەی کە لە گیان ئەکرێ هەمووی لای وڵاتی خۆمانەکرێت لە سلێمانی بەتایبەتی هەموو ئەو زانیارانەی کە وڵاتەکانی تر هەیە ئامێرەکان هەموویمان هێناوە بۆ کوردستان هەموو نەشتەرگەریەکەکرێ و بە شێوەیەکی پێشکەوتوو کە نەخۆشەکان هەمووی دوای 4 کاتژمێر لە نەخۆشخانە توانین بچنەوە بۆ ماڵەوە
نەشتەرگەرەکان جیاوازی زۆرە بەپێی نەخۆشی ئەو بربڕانەی پشت جاروایە تەسکیە جاروایە داخزانی کرکڕاگەکانە جاروایە خواری پشتە هەندێک جار لە تەمەنی گەنجە ئازاری زۆر درێژخایەن ئەوەش چارەسەری خۆی هەیە چۆن جونگەی ئەژنۆ و ڕان ئەگۆڕێ ئێستا دەتوانین بربڕەکانی پشت کرکراگەی تازەی نەگۆکو کرکراگە وەکو بڵێن جونگەیەکی تازەی بۆ دابنرێ بۆی نەخۆشە و ئازارەی جایی نەمێنێ ئەسلەکە ئەگرێتەوە با بڵێن ئەتوانی وا بڵێ بەڵێ ڕاست ئەتانجێگی ئەسلەکەی تۆر هیچ شتێکی لێرەوە بتەوێت ئاراستەی نەخۆشەکانی بکەی و کەسانی کە ئازاری پشت و ملیان هەیە ڕێنماییەک بێ هەر شتێک بێ لە چاشەکەی ئێمەوە بە شێوەی گشتی بۆ هەموو نەخۆشەکان هاوڵاتیان وەرزش زۆر گرنگە ڕۆژانە یان هەفتەی 5 ڕۆژ وەرزشەکە توانێت زۆر ئاسان بێ ڕێکردن بۆ سەعاتێ نیو سەعات زۆر سوودی هەیە زۆر سپاس بۆ دکتۆر ئاراس عوسمان بارامی پسپۆری ورد لە نەخۆشیەکان و هەروەها نەشتەرگەری بڕبڕەکانی زۆر سپاس بۆی لەگەڵ مامون خۆشەویستان و چانێکم دەبێت و دەگەڕێمەوە لاتان